بزانە چیان لە بەرپرسێ کردووە لە بەغدا. لە کاتی هەڵمەتی دەستگیرکردنەکان لە بەغدا کە بۆ بەرپرسە دز و گەندەڵەکان دەرچووە. یەکێک لەو بەرپرسانی پێشوو خۆی لە هێزەکان ڕاپسکانەوە. گوتوێتی ئەزانی من چێم؟ دەست بەجێ لەو شوێنەیە یەک شەقاز لایان ناوە بە پناگوێیە، هەر ئاوا پشتەمەلیان گرتووە بە دزداشەکە و هەڵیان ناوەتە دوای بیکابێتەوە. ناوچەی سەوڵز کە ئارامترین شوێنی بەغدا بوو بۆ سەرکردە و بەرپرسەکان، دوێنێ شەو پڕ بوو لە هێزەکانی دژە تیرۆری عێراق بۆ دەستگیرکردنی ژمارەیەک بەرپرسی گەندەڵ. عەلی زەیدی دەست لە هیچ بەرپرسێک ناپارێزێت و شەرم لە هیچ ناوێک ناکات وەکەوەی محەممەد بن سەلمان لە 2017 لە سعودیا کردی. خاتری کەس ناگرێت. هەرکێ تۆمەتبارە بە گەندەڵی ڕاپێکی زیندانی دەکات، لە درەنگانی شەودا بەسەر ماڵەکەی دادەدات. لە کاتێکدا جیهان و بەشێکی زۆر لە عێراقیەکان لەو شەوەدا چاوەڕێی یاری هەڵبژاردەکانی مێسی و کریستیانۆیان دەکرد لە مۆندیال، کەچی یاریکی دیکە لە بەغدا دەستی پێکرد. عێراقیەکان هێندە دڵخۆش بوون وەکوەوەی جەلالی گۆڵچی هیچ گۆڵێکی لە مۆندیالە لێ نەکرات. ئەویش دەستگیرکردنی ئەو هەموو بەرپرسە بوو کە تۆمەتبارن بە دەیان دۆسی گەندەڵی و بردننی دەیان ملیار دینار. لە کاتژمێر 2 بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە دژە تیرۆری عێراق لە ناوچەی سەوز و گەڕەکی شەعب لە باکووری بەغدا دەستیان با هەڵمەتێکی چڕی پشکنین کرد و بە فەرمانی دادوەر نزیکەی 20 بەرپرسی حیزبی و حکومی، پەرلەمانتاری خولی ئێستا و خولەکانی پێشوو لەگەڵ چەندین سەرمایەدار و ڕاوێژکار بە تۆمەتی تێوەگلان لە گەندەڵی و بەهادەردانی سامانی گشتی دەستگیر کران. ئەم هەڵمەتەش با پلانێکی تۆکمەی ئەمنی بەڕێوە چوو. لە هەموو ڕێگە سەرەکیەکانی نزیک لە ئۆپراسیۆنەکە خاڵی پشکنین دانرا و تەوقێکی ئەمنی توندیان دروست کرد بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە و ڕێگریکردن لە هەڵاتنی تۆمەتبارە. ئەوانەی دەستگیر کراون پێشتر لەلایەن عەدنان جومەیلی و ئیعترافیان لەسەر کراوە کە ئەمان: موسەنا سامەڕای، سەرۆکی هاوپەیمانی عەزم و یەکێک لە سەرکردە دیارەکانی سون، محەممەد کەربولی، سەرکردە لە حیزبی تەقەدوم، عالیە نوسەیەف و بەهادین نووری، پەرلەمانتاری دەوڵەتی یاسا، فەرحان فەرتوسی، سەرۆکی کۆمپانیای گشتی بەندەرەکانی عێراق، ئیبراهیم سومەیدەعی، ڕاوێژکاری پێشووی سەرۆکوەزیران، هەروەها چەند پەرلەمانتارێکی دیکە لەوانە حەسەن خەفاجی و زیاد جەنابی و محەممەد سەیهوت، مزەفەر کوڕەوی و عەلا سوکەر لەگەڵ هەردوو براکەی محەممەد شیع سوودانی بە ناوەکانی عەبدولکەریم سوودانی و عەباس سوودانی. ئەڵای وا بڕوا خوا ڕەحمەت